مەلی محەممەد دیسەد قادا سیاسی عراقیدا ئالۆزیەکی ڕووداە پرۆبلەم هەنە سەرۆکی پەرلەمەنت و ئیشکار هاتیە دوورخستنی پارێزیەکان هەیە بڵێ سبەژی پەرلەمەنت و دێبیجوە ئەv ڕەوشا ئالۆزگ و ڕوودایی سەرۆکی پەرلەمان هاتیە دوورخستن کات چ دەبە ئەم دەرباسی کەلار ببن ئەندامی پەرلەمەنتوی عراقی شوان کەلاریژ کەلار لەگەل منە بڵێ من سەرەتا پرسیاری لێ بکەم بڵێ کاکشان بەخێر بی خۆشحاڵین لەگەڵبانی ئەم شەو دانیشتنی سبەی پەرلەمانی عراق چی لە دۆخی عراقە گۆڕێ دەتوانێت شوێنگرەوێک بۆ محەممەد حەلبوسی هەڵبژێرێ پەرلەمانی عراق سبەی زۆر سوپاس دانیشتنەکە بە گوێرەی مادەی 58 دەستورە لە حاڵەتی نەسی مادەکە واڵێ لە حاڵەتی نەمانی سەرۆکی پەرلەمانیان یەکێک لە دوو جێگرەکەی بە هەر هۆکارێک سەرۆکی کۆمار سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی پەرلەمان 50 ئەندام پەرلەمان بە شێوەیەکی گشتی ئەمانە ئەتوانن داوای جەلسەی نائاسایی بکەن جەلسەکەی بەیانی نائاساییە زیاتر پەیوەستە بە یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان وەکو ئێوەش باستان کرد کێشەی گەورە هەیە لەم بۆ بەسەرچوونی ماوەی ئەندامانی کۆمیسیاران چونکە هەژدەی مانگ انتخاباتی ئەنجومەنی محافەزاتە و مانگی شوباتیش انتخاباتی پەرلەمانی کوردستانە لە هەردوو بارەکەدا پێویستمان بە کۆمیسیۆنێکی کارا هەیە پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانیش دیسان هەر دەکەوێتە هەندێک تەخیر ببێ ئەگەر هەیە کە کۆمیسیۆن فریان نەکەوێت ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش پەسەند بکات ماوەکەی بەسەر بچێ بۆیە ئەمانە هەموو فاکتەرن پەرلەمانی عراق پەلەیەتی ماوەی کۆمیسیاران بۆ 6 مانگ وەکو ئەوەی هەیە درێژ بکاتەوە سەبارەت بە شوێنگرەوەی حەلبوسی تا ئێستا بڕیارەکەی محکەمەی فیدراڵی بە شێوەیەکی فەرمی نەگەیشتۆتە مەجلیسی نواب نەگەیشتۆتە پەرلەمان تا بڕیارەکە نەگات باز دە دانانی شوێنگرەوە بۆ ئەو ناکرێ ئەگەر بڕیارەکە گەیشت یەکەم بابەتی ئەو دانیشتنە نائاسایی کە ئەکرێت ئەبێت بۆ شوێنگرەوەی محەممەد حەلبوسی بێ جا ئەگەر بەیانی سبەی بڕێت چونکە تا پێنجشەمەش نەگەشت ئەگەر سبەی بڕیارەکەی دادگا گەیشتە پەرلەمان ئەوە بە تەئکید دەرگای خۆ کاندیدکردن دەکرێتەوە و بە گوێرەی دەستور و بە گوێرەی نظام داخلی ئەو کاتە لەلایەنی سونی دەبێت کەکشوانها محەممەد حەلبوسی عالی محەممەد حەلبوسی ژالی سونە بە سەرۆکی پەرلەمەنتۆیا عراق گەلو ئەو کەسێک و دێوەرە هەڵبژاردن دەبێت دیسە ji pêk hatiya sûne be yek duyem jî teqedum civînên parlamentoyê ger baykot bike yani çi alternatîv çi bijarde li pêş parlamento hene لە هەموو حاڵەتەکان بە گوێرەی دەستور و بە گوێرەی دەستور ئەبێ کاندیدەکە چونکەڵێ ئەبێت تەوازنی سیاسی ڕابگیرێ تەوازنی سیاسی لیستەکان ڕابگیرێ لە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانان نەسی قانونەکەەوە ئاڵێ بۆیە لە هەموو حاڵەتەکان کاندیدەکە لە سونەکانە بێ جا خۆمان نەزانین لە ڕاستیە ناوماڵی سونە حتا ناوماڵی شیعش ئێستا هەندێ پەرتەوازەیە عەزم لەوانەیە کاندیدیان هەبێ نازانم تەقەدم تا ئێستا بڕیاری بایکۆتیان هەیە ئایا ئەگەر کاندیدیان هەبوو لەوانەیە بە مفاجە ئەبێت تەسەور بکەین بەیانی بڕیار بدەن کاندیدیان هەبێ ئەگەر کاندیدیان هەبێ دێنە ژوورەوە بە مەرجێک ئەگەر بەیانی بڕیارەکە بگاتە پەرلەمان و دەرگای خۆ کاندید بکرێتەوە لە گروپەکانی تریان تەیارەکانی تری ناوسونەش ممکنە ئەوانیش کاندیدیان هەبێ لە هەموو حاڵەتەکانە تا ئێستا باسی 6 بۆ 8 کاندیدەیە هەموو کاندیدەکان لە سونەن بە دڵنیایەوە ئەو کاتە بە دەنگی 166 پەرلەمانتار کاندیدێکی سونەکان دەبێتە سەرۆکی پەرلەمان باشە ناوی هیچ کاندیدە گەشتۆتە پەرلەمان تا ئێستا من ئاگام لێ نییە ناو گەیشت بێت
یەکێک لە احتیمالەکانیش ئەوەیە کە بەیانی دەرگای خۆ کاندیدکردن بکرێتەوە ئەگەر ناممکینە هەر خوێندنەوەی دووەم چونکە ئەوەی چوارشەمەی ڕابردوو خوێندنەوەی یەکەممان کرد خوێندنەوەی دووەم بۆ یاسای تەمدیدی ماوەی کۆمیسیاران بکرێت احتیمالی بە قووەت ئەمەیە هیچ کاندیدێکم نەبیستووە من ناوگەیشت بێتە شوان دخوازم هەروەها بپرسم یعنی تو زانی وەکی پارلەمەنتەرشی فراکسیۆنا سەدر وان ji parlament vekşiyan hefte û sê parlamenter niha aliyê teqedûmger vekşe yani ev yek kargeriyê li ser parleman nake li ser yani rewatiya parlamentoyê nake divê derbarê de ger dîtinate bipirsin وەڵاهی بارودۆخی عێراق ئەوەیە بەداخەوە ینی بە تاکید کاتی خۆی کشانەوەی سەدرەکان گورجێک بوو لە پرۆسەی سیاسی و پرۆسی حکومڕانی لە عێراق ئەم بابەتە تازەش کە بەرامبەر سونەکان ڕوویداوە دیسان ئەمەش بێکاریگەری نابێ بە تایبەتی کە بارودۆخێکی تازە لە ناوچەکە هەیە لە شەرقی ئەوسەد هەیە ئەگەری گۆڕانکاری و ئەگەری تەقینەوەی بارودۆخەکە بەگشتی ئەگەرێکی ینی پێشببینی کراوە لە هەر بەم نزیکانە ڕوو بدات بۆیە ناکرێ بڵێن لەبەرەوە ڕێکارەکان بە ڕێکاری یاسایی ڕۆیە چه ئینتیخابات چه دانیشتنەکانی پەرلەمان بە گوێرەی ئەو نیسابانی کە دیاری کراوە تا ئێستا بە شێوەیەکی یاسایی ڕوا بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانیش ئەگەر تەقەدومیش بایکۆت بکە دیسان من دڵنیام نیساب هەر پێک دێت بە تایبەتی کە ئێستا نیساب زۆری نەلای ئیتاری تەنسیقیە ئەوان نسبەیەکی زۆریان هەیە و ئەتوانن ڕێکارە یاسایەکان تێپەڕێنن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمانە کاریگەری زۆر سلبی لەسەر پرۆسی سیاسی و حکومڕانی لە عێراقا بێ خۆمانەزانین ئێستا بەداخەوە زۆرترین قسە لەسەر باڵاترین دەسەڵات لە عێراقا کە مەحکەمەی فیدراالیە دەکرێت گومان لەسەر محکەمە دروست بووە ڕۆشنبیران باسیەکەن ئەحزابی سیاسی باسیەکە دەستوری و شەرعی هەرێمی زیاتر دژ بە سونەکان و کورد بن ببوورە سەوت نییە بۆچی هەمیشە بڕیارەکانی دادگای فیدراالی وا دەردەکەوێت کە هەمیشە بڕیارەکانی دژ بە سونە و کورد بن بەڵێ ئەم بۆچوونە هەیە لەسەر دادگای فیدراالی و لە ڕاستیشە بۆچوونی تریش هەیە ئەگەر تۆ خودی مەسەلەن مادەی دەستوری 92 بخوێنیتەوە کە باس لە پێکهاتنی دادگای باڵای فیدراالی دەکا ئەڵێ ئەبێ فقەهای قانونی تیابێ فقەهای دەستوری تیا ینی فقەهای یاسایی تیابێ فقەهای قانونی تیابێ دوایی خودی ئەم مادە باس لە پێکهاتنی مەحکەمەکەیەکە ئەڵێ ئەم مەحکەمە ئەبێ ئەو یاسایی کە مەحکەمەکەی پێ هەڵە بژێردرێت تەکمیلەی پێەکرێ بە دەنگی دوو لە سەرسەی ئەندامانی پەرلەمان تێ بپەڕێ ئەمانە هیچی ڕووی نەداوە لە تەشکیلەی ئەم دادگایە ئەم دادگایە هی پێش پەسەندکردنی دەستوری عێراقە هی زمانی برەیمەرە لە دوایی لە ساڵەکانی 20 یان 2019 بوو یاساکە بە زۆرینەی سادە ینی نەک بە گوێرەوەی لە دەستورە ئەڵێ لە مادەی 92 ئەڵێ ئەبێ بە دوو لە سەرسێ یاسای محکەمەی فیدراالی بۆیە بۆ ینی تێڕوانینی قانونی جیاواز لەسەر خودی پێکاتی دادگاکە هەیە و بڕیارەکانی دادگاش بەڕاستی کوردی نیگەران کردووە خۆی ئێمە ئەبینین لە ڕابردووە نەسی دەستور ئەڵێ ئەو یاسایانەی لە هەرێمی کوردستان دەرچوونە تا ڕووخانی ڕژێمی بەعس ڕژێمی ڕووخاو با بڵێن هەموو ئەو یاسایانە ئیشی پێکرێەوە دوای ئەوەش ئەڵێ هەموو ئەو یاسایانەی لە پەرلەمانی کوردستان دەرەچن یاسای بەرکار و ئیش پێکراون بەڕستم ئەوەیە خودی مؤسساتی ڕسمی حکومەتی هەرێم ینی سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی دادوەری ئەمانە ملاحەزەیان بەیاننامەی ڕسمیان هەیە لەسەر خودی دادگاکە بەیانەکانی دادگا
بووەتە جێگەی تێڕامان بۆ جێگەی نیگەرانی کۆمەڵی لایەن لە پێکاتەکانی عێراق. کەکشوان زانێ تەبخەدەست نیشان کرد دادگەهی فەدرالی وەکی بلندترین دادگەه لە عێراقی divê yanî aştiya di navbêhna komelgahê de aştiya di nav pêkhateyan de bihêztir bike yanî bikaribe peymanekî komelgahî cî bi cî bike ku ev erkê dadgehî bilind li hemû cîhan e biz biryarê ku dadgehî federalî Iraq wergirtine bi mixabinê ve alozî û pirsgirêk û nakokî di nav pêkhateyan de zêdetir kirine ev fikrekî rayê giştî li Iraq û li Kurdistanê jî li parlamentoyên çawa dinirxînin vê mijar. وڵی دەنگ هەندێک کەس بوو بە تەواوی تێ نەگەیشتم بەڵام ئەوەی تێگەیشتم بەڵێ بە تەئکید یعنی خۆی دادگاکە دادگایەکی سیاسیە یعنی لە مەهامی ئەساسی ئەم دادگایە چاودێریکردنی دەستورە یعنی قەراردان لە خلاف لە نێوان سوڵتاتی دەوڵەتە لە نێوان دەوائری دەوڵەتە ئەمانە قەرار لەسەر خلافەکان بدات بەڵام وەکو دەبینین بەڕاستی یعنی دادگای محکمەی فیدراڵی نەیتوانیوە بەڕای من موەفەق بێت ببێتە فاکتەری ئاشتەوایی ببێتە فاکتەرێک کە ببێتە جێگەی دڵنیایی و ڕەزامەندی هەموو ئەحزابی سیاسی هەموو پێکهاتە نەتەوەی و ئاینیەکانی عێراق دوێنێ بینیمان کەسایەتێکی باڵای کریسیان گلەی لە محکمەی فیدراڵی کردو ئەم دەنگانە ئەگاتە ڤاتیکان هەتا تەسەورەکەم هەر کاردانەوەی ئەوەش بێ سبەی یان دوو سبەی ئەبێ سەرۆکی کۆماری عێراق بچێ بۆ ڤاتیکان مەبەستم ئەوەیە بینیمانیانی لەسەر بابەتی لەسەر هەرێمی کوردستان لەسەر کۆمەڵێ بابەتی تر دادگای فیدراڵی کۆمەڵێ بڕیاریدا کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەک نەبوو بۆیە دەکرێت دادگا ڕۆڵی باشتر ببینێ یان دەکرێت بە زووی بە گوێرەی دەستور دادگایەک پێک بهێندێ خودی دەستور چۆن پێناسەی دادگاکە چۆن پێناسەی دەستور ینی پێناسەی دەسڵاتەکانی دیاریەکە چۆن هەیکەلی دادگاکە پێکهێنێ بە گوێرەی ئەو مادە دەستوریانە دادگایەک پێک بهێنێ کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێ. بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کە ڕاستەخۆ لە کەلار و لەگەڵمان بوو. سپاس کەکشوان.